وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو بێت هاوڕێیانی خۆشەویست و عزیز من چەکۆی زۆر خۆشحاڵم کەوات جارێکی تر لە پارتی تری یاری ئەیای ئاوت هاتینەوە لاتە لەگەڵ مام عەبدوڵای خۆشەویست ئەم ڕۆژ پارتی دووەم ئەەکەین ئەبێ من چاودێری شتەکە بمام عەبدوڵاش بە دەرنافیزەکەی بچێ ئەو شتەی بکاتەوە دواتر وەمنی ئەدا منیش ئەیکەمەوە ئەویتر لەگەڵماندا بن بزانین ئەتوانین لەو سزنە ڕابکەین یاخودنەوە سێ چوار ڕێگای ترشمان ئەداتە بەر ئەبێ لەگەڵ مام عەبدوڵای کۆبوونەوە بکەین تا بگەینە ئامانجێک ڕێگایەک هەڵبژێنین مام عەبدوڵا بەخێرەی سڵای خۆت بگەین و بەدەست بەخێربێن مامەگیان سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێربێنەوە بۆ ڤیدیۆیەکی تری ئەوەی ئاوت وایە ئەوەی ئەو ناوەکەمانێتە لێن تێک چووە بەخێربێنەوە بۆ ڤیدیۆیەکی تر هیوادارم بەدڵتان بێت و بە زۆر درێژە نەخایانێت لایک و سەبسکرایب لەبیرمەکەن وەکو پشتگیریەک و با دەست پێکەن ماوەیگیان ئێیاڵڵا ئۆکەی بە من پێت ئەڵێم ئەگە وتم دەست بەردا زوو دەست بەر ئەدەی باشە باش کوا و پۆلیسە تو بڕۆ تۆ خەریکی ئەوەکەی بە منەوە چاوە دێرەمان سێریگە خۆش دەی بینی لێ هات سلام علیک کاکی پۆلیس من ئەبێ پێیان پێی خاپڵێنم دانەیەک چش لەو سەریە برە نەڕوە سوێنی خواردوە نەڕوە دانێک ترە جارە دەیدی هەر وەختم وێ نەیاڵن ئەبێ پسیایی لێ ئەوی تریان چی لێ هەو ئەڵێ کتێبی تر لە یان پەڕی زیاتر پێمابی ئەوە هەوە هات ئەوە پسیارم لێ کرد ئەو ڕۆی ئەوی تریان چی لێەوە پێ لەو بێریەوە بابە ئەوکە لێدەوە ئەوی تری ها ئەوە هات ئاگام لێ ئەوە خۆن بە نیسەیە لایتە لا بە کوێر بووین ئەمێ بڕاتە بۆ ئەو سەر ئەنجارە دەستێکم بەس دەبا بڕۆ ئەو زەر منەوە چاو دێرەمە ئەوە کە هاو ئەبێ قسەی لەگەڵاکەی هاتە دێ بەپیان لە قسەی لەگەڵ Excuse me. What? چی دێ والله بەخێرا شتێکی لێ بزن No. توانم کتێبی زیاترم پەڕی زیاترم Go to sleep. هەبێت ئەسە دەست بەردە ئای برانە I'm not bothering anyone, am I? Just leave me be, man. خۆرا مامە ئەوی تراتەوە نەکەی ئەزانم خەریکم گەشت لێ ئەی باشە شاشەکەی تری لایە ئەوی ترکەوە لەر سەرێ با ئەمە بڕاتەوە بەس مامە زوو گێرەکەی ئاوارە بکە با بڕۆ ئەوانم تاو کرد ئێتەوە ئەوی تر دوورە دیدی چۆ ئەوە لات بەر ئێستا دەی پێیان بە منی دێ برا نا باشە کەس نەهاتۆ سەیریکە و لاولاتم ئەیا لێوە قوربانە ئەم چیمەدۆ لێ نابێتەوە ئەوی تر وردەوە دەنەز دەگە بێتەوە دەستەکەم خەریکی هەرکێ تۆزە قسەی لەگەڵاکە مامە ڕابێ بەزەگە بێت لای من Guard, do you have a second? Yeah? I'm freezing. Could I have some extra sheets? No, it's not gonna happen. ئێستا دەری بە منی دی تۆ چاوە دێنی ئەوە توام قسەی لەگەڵاکەم ئەوەکەی بە من دێ ڕاست وەرە سوچی ئەو دەرکای ها لەمەگەڵ بڕۆ ویم بۆ پۆلیسە بیادە دەستی
بڵا بێ زەحمەت خوا ئەو دەمناپیسێ بدێ لای مەمنون نەبین ئاتا دۆنێم ئای هاوار دەبڕۆ کاکە بڕۆ کەم زانم بسێنە برە وەریگرێ با وەریگرێ گرەبێنە ئاگرانە ئەی مامەت ئاگدار بم ئەوی لای خۆتا چ دەوێت کاکە ڕواز بێنە ئەی گەڕێتەوە سەرەوە نیە ئەسا گەڕێتەوە بۆ لای تۆ ئەنجا کە ئەوەی تریان هاو منە توان پرسیارێکیش لەگە معنی دەست پێکە دەست پێک ئەوە پۆلیسەکەەوە سەر ناجوڵێ لەسەری منە هەر زوو هاتە ئەوە چییە؟ دانیەک زۆڵ بشێنەوە چییە؟ بردەی ئەو چۆن پرسیاری What do you want? ئێڕەکەی باولوەری I want to ask a question. What now? How much do you make an hour جارەگەوە as a guard? More than you make being a prison. Now go to bed. چوانی برالێ داویتریش دێ پێمانی مامە سێرەکە ولاکە بەرەمەکەیدا ئەوەی هات باشە و پۆلیسانە ئیشیان نییە تەنها هاتوونە بۆ لای ئێمە دیارە بێ ئیشن لە بەخۆ کاکەتە بڕۆ واز بێنە مامە دەست پێگە خێراکە سێرەکێ ولاشکە نانە ئەم لا نایەتەوە هەتا ئەو لانێت ئەو مامە نزیک بۆ وریابە چاوی لێدی ئەم لا نایەت ئای باوکێنە ڕۆ ئەوە بوو ئەم هەموو جارێ ئەو لا هەو ئەم جام لامە دوو جار هاو ئەو هەر نەهات ئەوە شانسی ئێمە دام کووە جغارەتان نییە زغار کوارە بابە دەلاچ ئەگەواکە زانە نەگەڕەوە خۆی نییە خێراکە گورەتەی ها پیلاقی پێدادەم ئەجارە Hey, Leo. Yeah, I'm done. All right. Let's wait until the lights go out. چاوەڕێ من کردە ئاماژت پێکەم ئەمجا ڕۆی نەدەرەوە پێمە گەڵایوت Lights out! بیان گژێنەوە لایتەکان کاتی خەوە لە کاتی خەوە کاکە Ready? Yeah. ئامادەیت؟ بەڵێ ئابڕۆی یاڵە ماڵە من واو کنیاوتوە لا باشە ڕۆی Damn, this smell, وەرە man. وەرە بڕۆ هات قادر مەکانکەوە ئەجارەکەم ئەیدانێ بۆمزانی ئەوە بکەیت چی داوا کرد ئەمە ئەوە چییە بێ ئەجار وەرە بێ ئەوە Leo, I need some چی help. بۆ Here. ڕێ ئەڵێ وەرە هاوکارین کە ئەو لەکوێ تۆ وەرەوە دڵات لەکێ ئارتی داگرە هیشکێنێ
ئەوە کرد Finally, لێرە something ڕاست to stop the fattening. ستارتی لێدە ڕاست یەک دق با بڕۆین ئەو بۆڕەکەمان هێنا و هاوڕێیان زاراوی بۆ کێوچین ئەبێ نابێ و پانکە بوەستێنی بەرەوڵا بێ و پانکە بوەستێن وەرە من ئێوەستێنمە و Quickly, go through. دۆش بڕۆ زوو 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 پەرینی پارچە پارچە نا Do you see a way to shut down the fan? بێ Can't do بچیت this alone. Get over here. نا ئەو I نا can't. You gotta Bro, stop the Karabakh fan is, first. ئەدەم لە یادەم زانە لێوە ئەبێوە دەبڕۆ All right, shut down. Come on through. وەرە خێراوەرم دیوە بێ و شتەکەینەوە بۆ بۆڕێشی هەر پێ باز لە بۆرەکەی نانێن وەرە بڕۆ ئەو دی و خێرا لای من مامەوە لای من دەچویت ئای برام هەری و بکەینە خوارە It's a long way down. زۆر بەرزە شوێنەکە We're gonna need something to get down there. Yeah, we do. Hold on. بەڵێ وەرە لەگەڵ Over here. سەیری کێرەکەم چی یادەیە Check this out. What are you thinking? I'm thinking sheets. All right. Let me hear it. Okay. پیلانێک We دائنێ need to find a way into this room. Once we do that, we can get ویسمان the sheets in بەوەیە here. لەم شوێنە ئیش بکەین Sounds easy enough. Problem is, they don't allow inmates in there. You think we can sneak in somehow? Yeah, but we're gonna need to get a hold of a ترە بۆ laundry ڕۆژ cart. ئێمە ئەلێرە ئیش دەکەین Once we have the cart, one of us has to ئەوێ hide بەو in it. شتە سپیانەها عەرەبانانە Then what? من یان چوو The cart will قسە inspect ناو it, and then bring بیبین it to the back. جلەکان لەبێ بەتاڵکەین پێ What ئەو do you mean جلانە they're gonna inspect پێ it? شتێک بکەین Don't worry about it. They don't look too hard. ئەوە As لێ long as we're covered in some ئەوێ sheets, we دانێکمان should be fine. ئستا دەرکاکە ئەو بەری Okay. پێما بی ناڵاورا ناڕەحەت بوو ئیشەکەمان هارە بەخوا وردە وردەها وردە دەزانم عاد سەختتر ئەبێ چاوەڕێ بکە با بچینێ دەرەوە وەڵڵاه لە دەرەوە بینمان سووتێنم بەخۆی دوو ڕێگامان ئەداتی ئەڵێ بەو ڕێگای ئەبێ دانی کە بژین جە هەر ڕێگایەک لەوانەی زەرێری بۆ ئێمە هەبێ ئەبێ بە دوای ئەوەی دابگەن وەرە پێمە لای تۆ تو بچ پێ ئەتوانی ئیش و شتیش بکەین من ئەبێ لێرە پێ بێنە و لای عەرەبانەی بێنم پێم هەبێ هەڵە لەم شتێکی وێ Hey man, I could use one of them carts back there. Sure. Name a number, please. ئەتوانم Vincent Moretti, عەرەبانەی 3465. هێ نای خۆی تۆمان No, Nee, there's jalla, no Vincent here. aardappelen gewoon. Sorry. نەیە بە تۆش You look like you're a smoking kind of guy. Well, I guess I probably am. پێی داوای You know, I got a پاری دێ good pack right here. I think it's got your name on it. Ah, Akati thank there. you. Why don't you go and treat yourself? I might just do that. Here you go. ئەتا دەستۆش بێ پاری دای بووی کە وتینایی من بزانای من تۆبار کراوە لێرە بۆی بێم ئەو عەرەبانەی بم You seem to be having a great day. You got that shit right. You're looking at a free کۆتەکەم man. وت وتی Oh, بگوێیت Yep, next week is my last. یەک بە پارە وتی ئەمە Have fun out ڕێنشەدەرێکی خۆشە ئازم بە I بەستی will. قسەیەکی خۆشە Trust me. ئەم باسی پارە Yeah? What's your plan then? شتێکی پێزی Well, first, I'll go to a strip club. دێمە Then, ئێرەوە I'll go to another strip club. And to top it all off, I'll go to the best strip club in town. All right. چ جلی Good luck. دیێری Thanks. والله نازم بۆ چیە هینە بێت جلی تێگەی بە چۆنەڵێتیە نییە وەکەتەوە پێم وابی کە یەک دقا پێ ئەبێ هەر لەو دیوێ مامە وەرە وەرە لەگەڵ پێ ئەدەوی تۆش بێ ئێرە کەسی دێنێ ئەنێ من بچمە ناو هینەکە ئەو شتەوە عەرەبان پێ ئەوێ تۆ بچین مثلا لە شوێنێکی کەشف ئەبین هەڵەنەوە هەر ئەلێرێ وەرە بەرە زوو بچ سووسێک
Damn, it smells like shit in here. Shh, keep your voice down. مامە زۆر خورسی ئەبێ جلێشی تێگەی Smells really bad, man, really bad. بەبێ جلم کە بەسەرا قوربانم بێ پێغەمبە Still the smell, man. Shut up. ئێرە برا ئەو نا نەزوڵی ئامان نەزوڵی بە کەشف نەبی تەڕ We need بوو more sheets. ئەینا جلەکان تەڕن عملکە Hurry, put in more sheets. Okay, we're all set. Cover yourself. هەڵێ ئەوە کام بەسەر خۆتدا بەس بە ئەو دانەشتی بێ پێ تەوا بوو بەس بڕ بۆ ئەوێ بێ و کاتێ ئەکسکەم خۆم داشارم بە تۆزە جوانەوە عارەبانە لێ قڕەوە گوێجێ دەبێ مامە جێژی بکەین وڵاکەمێ گەوەبی بشلەقێنم برە مەگە دوایی پێمانەزان دەریاکەی ناوێ Okay, see what we have here. All right, looks good. زۆر چاکە Get out of the way. بکشەوە دواوە من خۆم ئەیبم من بێرەدا Okay, بێرانەدا time to get rid of that ئەبێ guard جلە now. شنی لە بەرکەم پێم یان ئەو پۆلیسی بێوەشکم چی بکەمەوە لێرە یای داوای شتێکی ئەبێ لێ بکەم What are you doing? Get the hell back چیەکەی to لێرە work. لێرە دوورکەوە But can't you see there's a fight going on over there? تێک چووە Where? The people over there. کام مەچینە What? They're No. not fighting. پێما بیسێ ئەوەی Stop lying and get back to work. وەدیوە ئەوە پێما وتی نازم بە تەمای شتێکی ئەوانە قەست کورە ئای واتی دەرە مام ئەبی پێما بێ What are you doing? Get the hell back to work. نا کورە نەچیوێ ئەوی بەردە ئەوی زارە کاتی وینە But there's a problem with the washing machine over there. Oh yeah? نا What's the کورە problem? نەڕۆی It's broken. I don't know. ئێوێ تا من نیە پێی نابێ بسی دەبی لەولەوە دەکەی لەم Doesn't look broken. قەی ناگە Stop خۆجار lying. کەسی لێ نێبان Get back to work. سنم بینێ ئەوە چ بکەم ئێستا من لێرە ئەوێ ئەمە من لێدەم بە چیە لە خۆ I might be دەبا able to دیسش climb this with Vincent's help. شتانە لەسەرێکدانین ئەوە سێزیدەن خوا پۆلیس دەژە لێرە وەستاوە I might be نازانم able to climb this with Vincent's help. چی بکەم ئێستا I might be able to climb this with لا Vincent's چۆ help. Hey, you think it's okay, what he just said? What'd he say? He said something about your mother. And let me tell you, قسەی پێگوت Hey, asshole! تێوە قسەی Talking shit about my mom? بە شەڕیدا shit about The fuck your you say to me? fucking mom. Come on. Come on, get him up, come on! You little bitch! ئەها قەوما پۆلیس What the hell? Break it up, guys. قسەی شەکەت دەستە Stop. Enough. Get out of the way. Come on now. پۆلیسە چۆن Get لێەوە off each other. Stop. مامە بێ دەرکای بکەوێ حالا مەگە گیرم خوارد جارە پۆلیسە سیر مەگە وەرز ئەو خۆ ناکرێتەوە دورگە هەی Hey, you're not allowed in here. ئەو بە منی زانی ئەو بە تویزانی ئەیوارە چی کەش بوو؟ بووی مەرحلەکە هەروایان نا پێیان نەدەبا کەشت بێ ئەها باش ئێستا بێ من چیکم Hey, you think it's okay, what he just said? What'd he say? He said something about یای your مامە mother. ئەبێ ئەو And جلانە let me بێنی tell you, it سی wasn't لێوێیان pretty. دانی Hey, بڕۆ asshole! بڕۆ 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 سۆ بەری Talking shit about my mom? ئەو I لەلای don't give a shit How did about you- your Fuck you say to me? fucking mom. خلێرە Come on. هیچی تیانە هیچ Come on, get him up, come on! You little ئەوەکەی bitch! فڕێدا ئێوەنە What the ئێوەنە hell?
Break it up, guys. جلەکان لێوێدان هەم جلەکان Stop. I might be Enough. able to climb this with Get out of the way. Come ئەو on جلانە now. بێن هەموو Get off each other. Stop. شتێکی وام لایەدا نازم لەگەڵ جەماعەتی ئەمە ئێکسی دێدا I might be able to climb this with Vincent's help. نا پێم ئەبی ئەم ئەبێ شتێک بێنی تا بچی سەر ئەلامە ئێستا شتێکم بیکرد بزانم من ناجوڵە پێیان دەوی کورە پۆلیسەکە تو بینی پێی دێ لێ بێ دەرەوە مامە ها پۆلیسە ڕۆی ئەزانەوە کاتەش ویستم لێ بێمە دەرەوە بۆ یەکێکمانی زانی با من ئەوە بیگر ئەدێرە ئاگداری بێ وڵا کردەوە ئەوە چی وکە بۆ پێشتر نەکراوە مامە بزانە پۆلیسەکە وەرە زۆرە زۆرە وەرە ڕاکە ڕاکە بە دانیشتانە ڕۆ منەوە دێ There's the vent. جلی زەر Now we need to put the sheets into it. وەرە بڕۆ سەرەوە ئێستا هەڵای پێشتە چی ملاوە دەرگان نەیکردەوە ئەستم بگاتەوە Come on, hand me Yeah, some yeah, sheets. that's- ئارتیکە I'm coming. وەرە دەستت بێنە ئەوە چییە؟ ئەوە ئەبێ چییە؟ ئەوم پێ بدەی دەبێ ئەوم بدەی ئەوم بدەی ئەو جلەی ئەبێ دەستی گرتووە چی؟ ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ڕاو جارێ بەزانین پیلانیان سێ بێمەش ناڵێن نا Give me some خۆمان sheets, یاریەکان will you? پێکەین I'm coming. ئەڵەی تر زیاتر بێنە پێویستمان بیترە ئەڵی زیاتر هانی تا سێ دانێ لە هەموو شتەکانە زۆربەی سێوێ کەشف ئەبین ئێرە بخوایە چوو لە شوێنێکی کەشف ئەبین زایەکی نەوێ بەچی دەیەڵە ئەوڕە تا ئێستا باش هاتوین سوپاس بخۆی لێرەوە بزانین چی بکەین پێیاوی ڕێگای هەڵاتن نەبوو مامە ئەمە بڵین چووە شەوێکی تر ئەنجارە هەر هاتنە هەمان شوێن و پەڕۆکانیان هێناوە بۆ چوونە خوارد هێناوە بوو کە ئارازەڵی بۆی بێردە بسنە خوارد Not a fan of heights? Not really. بڕۆ خوارە So جارێ these sheets will hold together then. Well, what do you mean? Well, بۆمە خوارە ڕێگەم بەسەردا یەکەمدا تۆ you never know. بەخۆی با بەسەر مداکەوی وەرە بێ ئەوەی نای برانە زیقیان دەرا جیق You ready to get down there? Really? It's ئامادەی pitch بۆی black. We need a light. Yeah. دەڵێت دایتمان I'll go پێنی first. پێیسمان بە لایتەکە You okay? هەر بووم تۆ باشی بەڵێ باشی بەڵام پێویستم بە لایتەکە بگەڕێ بۆ لایتێک ئابزان لای تێک ئەبێ بگەڕین دەناگەڕاوخواونە تاریکیش لایتێک نبێ Can't see shit down here. ئەمە بڕۆیان بۆسم ئەمە Can I get some light over here? پێ ئەبێ بە دوای لایتێک شتێکدا خۆمە بێ دەرەکە بەشمە ناو ئاوە چییە؟ Damn, this water is disgusting. ئەوەتە لایتەکەم بینەوە ئیشەکە بزانە بۆ سەبابێ خۆشم هاتێ وەرە دێوە ئێستا ڕێگامان پێوانی How the hell did you end up there? I just slid down a bit to the left. کەوتومەتە شوێنێکی تر It was all dark. That's why we needed ئەبێ some پێیان light, تۆش بێ Leo. بێ بلایدا مامە Smart ass, huh? I'm concerned you think ئەبێ lighting up دابێ a dark لایتەکەت area بێدەم is پێم smart. وەرە بێردە ناتوانم بێمەویە زانە بە زورێک بێ دەکوا وەرە سەر بێدە ناتوانم باکوار سوڕێتەوە بسوڕێ نانا ئەبێ تۆ ئەبێ لایتەم بۆ هەڵکەی بۆ ئێرەوە وەرە والله ڕاز دەڵێ ڕاز شتێکی دیابێ Hey, Leo. A valve. Go check it out. ئاوەکەی بگری
Hey, the water's being drained. See if you can find an opening. ئەجارە ئادەم کنەوەیت. Oh, god damn it. This water smells like shit. Ah! Well, it is shit. Are you being funny now? No, I'm just stating facts. You're wading in actual shit. Fuck you, man. دای تێکیشمان وەڵ کراوە. Hey, Vincent. Another valve over here, Leo. Light over here as well. ڕسمی خۆشە. Looks like that one stopped the water flow. نامر بێدە باشی ئەبێ هەر لێوە بڕۆم و يلا دایتەکەم بێ ئەی بیەوە فانە ڕۆی بەجەم نییەڵی پێ بدەرکای بکەی و دەرکە ئەو دەرکای بکەین بزانم بڕۆم دەرەوە Locked. دەخۆی ئێستا بە غازەکەوین ئەوە کیە لەوە دەرگە تۆ چی ئامن Shit. قفڵە وێ بە شتێک بیشکێنیت This should work. ئەو بەردە چیەکی لەو دەمەیدا یای دەستی خۆت بە نەخەم نەوێ زۆر سپاس زۆر وەرە ژیر وەرە فەرمو وەڵا خۆشە ماڵێکی خۆشتە Vincent, بێ خۆی help me. پیاکەشی دەگەڵم ئاوکارم بە ڕا پێکەوە یەک دوو سێ مام شوێنێکی باران ئەبارێ Let's just ئەبێ hope بە there دوورە are no دەرکەبێنەوە rats down بەڵام here. بە چ جوورێک Probably هاکە is. Yeah, like I said, سەڵکی let's hope دروستی there کار aren't. ئەوەی دێ You're not scared of rats, are بارانی you? Me? ئەبێ I'm لەگەڵ not ئەو scared. It's just that, ئەمە you خۆی know, بەردەکەی whatever. دابکەیت ئازام ئەو They're شوێنە disgusting. Right. ئەی قوربان بم من کوام ئەوە ئەوە چییە لێرە هەم نییە. یەک دقە وەرە هەونی لێرە نییە خوای ئەو کوام من وەرێ وەرێ لە پێش منەوە ڕۆشتیت لایتەکە بەم نەجا لە پێش منەوە ئەوە ئێرە شەونی وەرە بێرەدا وەرێرە هەوەرە ئەوە چییە ئەورە دەبە لێدە ڕۆشتی ڕۆشت ئێتەوە لێرەوە هاتی وەرە ئەڵێ یاری ئەوەیە تەڵاست بۆیە منەوە نەخاو خەلای دەکەت بێ لە بۆ پرە من لێومە تۆ بە من دڵی وەرە چێکە ئەڵە ئەدەڵێ وەرە ئازانم وەڵا دەی یعنی حڵاتندا سزن ڕاکردن لە سزن ئەم ناسانەوە لا خۆشە کورە ئاسانجی مردی It's too high, man. Nothing to climb on either. ئارە وەڵا مامە جا ئێرە زۆ زۆر سەختە Here. ئەبێ دەگەڵێک یەک جار تۆ یەک جار من What for? Guess I've got an idea. Turn your back against mine. مەزبورین Are you kidding me? بەم جۆرە Just remember to use my back. It's never gonna work. Relax. It's too high, man. I used to do this as a kid all the time. تەنها You're nuts. ئەوەی خۆت مامە ها Easy. گەشتەکەن ئەو جێ زەردی ئەو It'll be جار much quicker if we go together at the same time. ئای من نەوکرد لێدە. لەمەگە دەی تۆ بیکە کورە یەک ئەوە یەک کرد. پەنجێ ئاها ئاها ئای دیکە یەک سێ ئەی چی نەکرد یەک سێ ئەیەوەرەوە چییە تاو Hey, take it easy, man. Okay, all right, all right. ئای برادە ڕۆڵا جارە ترێش بیکە با ڕاست بێتە من چمە بەسەرتە بیکە ئەی کورە ئەمەە پەلەمەیە زیاتر مە ڕۆسەری ئەی وەڵای لەسەر خەتەکەی کردن ڕاستە بام بێ بەسەرتە نەکەی نەکەی
ناكي باص باص برانا والله بصوت. Okay, okay. والله لا يعدم دم سي بوري كم راس انك بس باب الراتو بيتو ايكي بابسي راما بابسي وبيتو بيكا بوس بيكا Easy. بوس بوس Right, all right. صبر 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 ايشي ليو عاتب عاتب أنا والله قصدي هاتي مو خلاني أنا باشا سمعت بدل صابو لسه جاوبتي هنا Blast. Afraid of heights? Something like that. Are you fucking serious? أوه A wrench would be nice. ديان بروخ كان نابنو There's only one place you can get that, the workshop. او اسان Damn نية it. بي دوسي روج بيبشي معي I guess it's the same way down, right? جا شو نرونا خويا Yeah. والله No childhood tricks up your sleeve? Afraid not. Shit. تسيبكي ارونا خويا أوه برغو او بالخويا بيشتك بين دوما بس بانوشتي واوشتي سبانو اشتكي بيني أما يان نازم بەڵام کاتی نییە کۆتای پێبێنین بۆ 32 دقه نا اخر تۆزێکمان لێ ئەقرتێنینەها لە ناوەڕاست و ئەگەر بیرێ بێت ئەو ڕازەڵێ بابکاتە چل دقەکە لەوانەیە 5 دقیق لێ بخەتێوە بچێتە 35 دقەی دەعیبی تاوە ئەنجارا بێ لێرە شت بدزین ئەڵێ ئەبێ شتێک ئەلەوە بزن ئەبێ بچم پێیان بیخاپێنە من چیکەم بێ من بێم قسەی لەگەڵ Don't I recognize you from somewhere? I don't know. Maybe. You used to work in the laundry room, didn't you? Yeah. Sure. I got transferred. Ah, so that's where I know you from. ئێوەی بۆ سێ Probably. بڵکاکە Why are you asking? برە بردم I'm just asking. So, بەسە کاکە پرسیار من وەرە مامە ئازازە hammer on time since I drill bast. ما بزانەوە چیشان There we go. توش تاقیگەیتە بەسە دەزێ بزمەرداماوە ئیمانی نەما سەر بە خۆتیان ئیشە بکەین بەخوا خۆشە نای ئیشی ترشی دیە Man, this thing spins fast. تۆ بکشەوە لە ئەوە ئەوم زۆر عەز لەو جوری ئیشانە ئیشی داساکی میگوشتم تامان وەری دەبا کاتمان لێمەڕۆ لێرە بڕۆین سی بکەین ئەوە ئەبێ ئێستا بێ بێردا بڕۆین ئۆ مامەزا تۆ ئەبێ پێیان بە جوورک بێ ئەو شتەی لەو لای نانە وەرە 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 ئێرە ئێرە نییە نا وەرە ئێرە بێن ئەوە ئەبێ بێمە ئەو دیو وەرە لای ژووری ئەمان ئەتوانی بێت There we go. That's Ah, an no, shot no, for no. the ئێ detector. بژەندە ئەو ئێرم قیسێک لە یاد بوو لەبۆ ئێوە هاتن سلام عليك سلام علیک رافشینە خوارە ما خۆشیاڵێ وەرە وەرە ڕۆ ئاهبێ هەلێ بە تەلەفۆنەکەی وەختی تەلەفۆنێک فەرمامە بڕۆ The wrench ain't getting through that. ئۆ ئێرە چۆ بڕۆم ئەبێ ئەلێرە بمان پشکنێ بەس ئەدە تۆ بڕۆ، تۆ بڕۆ جارێ. من بڕۆ You know the drill. ها سیکە مامە All right. وەردا ئەو کوڕی دوامەوە مامە وەرە لە ئەو پەنجەرە وەرە لە ئەو ڕاست پەنجەرە دەڵێ. مامە Get him. نەی بە کاکی بۆ یەکشتی ئاوە بیدەمەوەی ویدە بە لیزەکە پیای چاکە All right.
ڕایت شو دابڕ زۆر چاکە زۆر فەرمو بڕۆ ئەو کاتێککە لێراتی نەژورە ئەزان وەڵا ئەتۆ ئالە خوارەوە سیر بەکەن We actually fixed something around here. ئابڕۆ مەچوو عاونە مامە هەچ کەس ئەڕچوونەکە نەبینی ئەو چسی یەی پارتیەکە ئێ ئەبێ دانێکمان ئەوانە بۆسە با من بچم جارە با من بچم لەوەکە پشتنین و شتانە بێت ڕاست دەڵێ ڕاست دەڵێ Hey, boys, there's a problem. What is it? Let me show you. Come on. Let me show you. It's over here. پێیان دەڵێ What's going on? اسمە شو There's something going on downstairs. I think it's a fight. Let's go. All right, step aside. پێی وتی Let's go. کێشەیەکە پێیان ئەخوا شتێکی لە خۆ ڕانکەی ئەمنەوە چوومەوە ژوورە نیجاتم Shake down! Up against the bars, inmate! Did you hear me? I said up against the bars! وڵا شکیان کردو ئەڵێ وەرە ئێوە بوەستە لێرە Let's go. Inside. هەتی چۆم بەکسەکی لەو شتەیدا ئەو بالفێ ئەسەسیتەسیلەکی ئەوێتە دەرەوێ من ئەو چیکەم لێ وەرگرت There's got to be a better place to hide it. پێرمە دوای تەوالێتەکە ئەو شتێ توالێتیان نابرد نۆختی ئەڵی چی نانە نازانم All right, arms up. ئەسڵ بڵینکە ماگە ختوگەمی نەکەی نەکەی Back up against the bars. چۆ شوێنی غۆ تا پشکنین مشکنینەکەش دەرچوین دەفنیش کردین فەرقی نییە تا ئێرەش باشە I miss you too. مامە چیە کامێرایتە کاکە جەماعەتی ڤیدیۆکەن و چیەکەی لیان گەڕە تازە چێژ لە ژیانە بینە ماوەیەکێک تریانە I got a plan to get out of here. لێدێن Good. لیندا What can I do? Don't worry. وڵای نازە پێ نووسا دێدی ئاسە لەگە موبایل قسەی لەگەڵاگەم Who's that? His name is ئەڵام Vincent. خەریکی یاریگەی خۆمانە Are you sure? I mean, we both thought we could trust Harvey. حەسوودی بێ سینگڵی This guy wants to take him down as much as I do. What? Why? I don't know yet. باشەوە سکیپش ناکری خۆە نەوەڵا بێ لەبەری لە چیرۆکی تێبگەی دیاتەوێ So, ئێمە شتێکی بۆ هێنا how's Alex? Well, it's been 6 months. He misses his father. Shit. I miss him. ئەبیوتی کۆچی دوایی کردو لیندا Has he لیندا found out? عیب نییە خوان ناوی قلەکەی خۆت نازانێ من دەزانم لیندایە وا نووسراوە ئەستاوە لیندا Any trouble ئێمەنی from جوام Harvey? و یەکەم جار Don't worry about that. He won't find us. And you're sure? Yeah, I got us a new place. We should be safe for now. That son of a bitch. بیچ Baby, listen. We'll get through this. We just have to stay Hey, focused. why are you still waiting? Nobody's coming for you. دەڵەوە دیارە Maybe کەس she just سوود missed your ناتۆ bus. وڵات I'll wait some more. No more visitors are coming in today. You want to make a phone call, or you want to go back to ئەتوانین your بە cell? تەلەفۆنیش پەیوەندیان پێ بکەی و یاخود بگەڕێەوە I'd شوێن like to make a phone call, sir. ئەتوانم تەلەفۆن بکەم زۆر ساکە تەلەفۆن وەکیەکەوە کیە خێزانمە Carol, why aren't you here? ئەتیمە ئەوە Because I'm at تەمەسای home expecting our baby. سڕچای وەکە زۆرشات چوستای کارێکتەرەکەکە We've talked کامیان about بەدایک this. و بابەزنەوە No, He's we not. talked about this. I didn't have a say at all. You're in یاتی بۆ prison. ناتی Gotta بستەکەم be out soon. Listen to yourself, Vincent. ناتوانە با This بە isn't who you ناتوانە are. حاڵی زۆر Is this how you want your Believe future can. child to remember you? No. But I مامە need to take من care چیتر of the نامەوێت لە Harvey زیندان situation. ئەوە بکەم لە سیزن ڕاکەم کەسێ ژمارە سیژنیتە سێ چوار It پێنج was my family, my own brother. دوگان You Say. miss him, but you can't bring him ناغر back. سێگی تیا You just چواری wanna get تیا yourself پێنجی killed. تیا شەشی تیا بە دوێگە بەس تۆزێ You know I have to شەشی do پێنجەکە this. دوێگە ناڵ گۆڕ I can't believe you, Vincent.
Hello? ئەوە دەیخستەوە Hello? نازانم پێی لە یەک تۆر ناکورە بابە ئەوە تشکت غەرامە گری دوایی نێرە بەخۆی باشەوە تۆ لەسەر تاوانێکی گیرە دڵا خۆشم نازانم کاتێتی باڵین جامامە لە شوێنێکی کە لێرە ئەڕۆینە دەرەوە پیرەژنێک و پیرە پیاوێک ئەبینین پێیان بێ لێرە بە شەڕ لێوێ ئەبێ سارێک ئەبێ چاکی کەینەوە بە دوێ شتەکانی دابکەن دوای سایەخیەکی کۆرە زۆر خۆزە تەمها چاڕ بکەن بۆ بینینی پارتی زیاتر هیوادارم لایکی ڤیدۆکەمان بۆ بکەن و سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و ئەم ڤیدۆیە هەر لەلایەن مامە عەبدوڵاشەوە بڵاویش ئەکرێتەوەنی هەر لە هەردوو کەناڵ لینکی کەناڵی ویش دووبارەدا ئەنم لە دەستپریشن هیوادارم سندەوەی سەیری بکەن و ئەگەر نوێیت بۆ کەناڵەکەی سبسکرایبی کەناڵەکەی بکەین زۆر سپاسان دەکەین هەردووکمان پشکمان داناوە قوربانە زۆر سپاس تیر و پشکێکمان داناوە ئینشاءڵڵا کە گەشتین بە یەکەی ئیتر دایەنین مامە عەبدوڵڵا پێوی کە بگاتە 500 سبسکرایب تیر پشکێکی دانا بگاتە یەکەی تیر پشکێکی تر بگاتە ها پلە بە پلە ڕێژەس ئێمە شەرواکەین بەس گەت نزدیکترم لە یەکەی شەڵات پێ بگەم یەکسەر تیرپشکەکە ئەنجام بدەین بینەرە هیوادارم شانس خۆتان تاقیکردنەوە لەم کۆمنتە بێیانە هەر ڤیدیۆیەک تر بێ کۆمنتێک بنووسن تەنها بنووسن تیر و پشک بۆی کە بزانین لە ڕێگای ئەو ڤیدۆوە هاتوون زۆر سپاس نەیەکێوێنی خوارەوە ئامان ئەنە جارێکی تریش ئەنجاوی تریان ئێستا پێیان کە دێنە دەرەوە ئەوە بێ لەنۆ بەلەمێکی داوین لە نێوەسەتی ئاوێداوێ ئایدرا It's not over until the fat lady sings. Oh, she's gonna sing. Trust me. I sure hope so. تەواویکەین لێرە بوو وەستین زۆر ئەوەی کردووە زۆر نارەدا زۆر درێژێخن زۆر چاکە هاوڕێیانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی پارتی دووەمی یاری ئەی ئاوت ئیتر کاکە گەڵەت بوو لێمان ماگرین ئینگلیسیەکەمان زۆر باشنی هەر بای ئەوە دەمان خوێندووە ئەرەوەڵای جایتر سوپاسان دەکەم کە کا کۆتایی ڤیدۆکە بینەر بوون چاوەڕێی پارتی دیش بکەن بەم زوانە سوپاسی مام عەبدوڵڵاجیکەین کەوا دووبارە ئامادە بوو لەم ڤیدۆیەدا زۆر سپاس ئیتر تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵەوە مام عەبدوڵڵاش قسێکی ترەی هەیە زۆر سپاس بۆ ئەوەی کە تاوەکو ئێستا بینەر بوون زۆر سپاس پێم چەکۆکەین کە لەگەڵمان بوو تا ئاخیر ئینشەڵڵا ڤیدۆی تریش دانێن چاوەڕێی پارتی ئینشەڵڵا تاوەخوا حافظ لایک و سەبسکرایب لەبیرمەکەن و خواتان خواتان لەگەڵ